بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش، خۆشحاڵم جارێکتر دێنەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی ئەمڕۆ 23 ئەیلولی 2021 پێشەنگ TV. من بنار مستەفا کۆمەڵێت تەوەری جیاوازم بۆ ئامادەکردوون کە کۆمەڵێ ڕێپۆرتاژ و گفتوگۆ دەبێت سەبارەت بە دوای پێشاتەکانی ئەمڕۆی کۆمەڵگەی کوردستان و عێراق. سەرەتا لە کەیسی تیرۆرەوە دەست پێ دەکەین تاوتوی ئەو دۆخی دەکەین کە لە کوردستاندا بۆتە ئەوەی کەمایی کەسانێک تیرۆر بکرێن و دواتریش بە دیاریکراوی لەسەر تیرۆری کەسانی ئۆپۆزیسیۆن هەڵسوڕاوانی سیاسی لە ئێران و لە تورکیا کە لە هەرێمی کوردستاندا تیرۆر دەکرێن. پاشان سەبارەت بە سەردانی نێچیروان بەرزانی بۆ بەریتانیا و خۆپشاندانێک کە لە بەرامبەریدا ئەنجامدرا تەوەرێکی تری بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و هەروەکو بەرنامەکانی پێشوش تا کاتی هەڵبژاردنەکانی عێراق هەرجارە و بەرنامەیەکمان دەبێت سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق و ئەم جارش ئەو تەوەرێک گفتوگۆ دەکەین کە بزانین چەندێک دۆخێکی ئازاد لە ئارادای بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە عێراق و کوردستاندا. بۆ ئەم بابەتانە لەگەڵمانە بن و ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینی و پرسیار بنووسن هەم لە یوتیوب هەم لە فەیسبوک و من لە ئامادەبوانی بەرنامەکەی دەکەم. لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە کەیسی تیرۆر قسە دەکەین و بەڕێز کامەران محەممەد هەڵسوراوی سیاسیمان لەگەڵ دەبێت. بەڕێزکا کامەران ئەم کاتت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بیت. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس. لەوە پرسم کە لە 30 ساڵی ڕابردوودا کە لە کوردستاندا یەکێتی و پارتی دەسەڵاتیان بەدەستەوە بووە لە شاوێک لە تیرۆر بیدراوە، هەر لە ژنانەوە، هەر لە هەڵسوڕاوانی سیاسیەوە، هەر لە ڕۆژنامە نووسانەوە، هەتا وەکو لە ماوەی ئاخیرا کەسانێک کە هەڵسوڕاوی سیاسین و ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتدارانی ئێران و تورکیا لە کوردستاندا تیرۆر دەکرێن. بە شێوەیەکی گشتی بپرسم بۆچی لە هەرێمی کوردستاندا ڕێژەی تیرۆر هێندە زۆرە؟ بەڵێ ڕاستیەکەی لە دوای ڕاپەڕینەوە لە 1990 ساڵی 1991 یعنی دەبوایە هەرێمی کوردستان پێگەیەک بێ بۆ گەشە سەندنی با بڵین ئازادی و چالاکی مەدەنی، بەڵام ئێمە دەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە ئەو هێزانەی لە دوای ڕاپەڕینەکەەوە هاتن حکومداری هەرێمی کوردستانیان کرد، ئەوانە هێزی مەدەنی نەبوون و لە ئاکتەکانیشیان بە دیار کەوت کە لە ڕووی دیموکراسیەوە ئەوەندە باوەڕیان بە دیموکراسی نەبوو لە ململانەیەکاندا. بۆیە هە لە دوای ڕاپەڕین یعنی هەرێمی کوردستان بووە شوێنێک کە تێدا تەسخیح حسابات کرا، یعنی هەر لە حزبی بەعسەوە بیگرێت چکە لە دوای ڕاپەڕین تا 2003 بەعس بە جۆرێک لە جۆرەکان حکومدار بوو لە عێراق و یعنی با بڵین کەسێکی وەکو دکتۆر محەممەد باجەلان کە دوایی کەشف بۆ ئەوانە کە تیرۆریان کرد تەنیا ئەوە بوو کە دکتۆر محەممەد باجەلان خەریکی دروستکردنی لۆبی بوو لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بۆ یارمەتیدانی کورد تیرۆر کرا. جا دوایی ئەوە کە با بڵین حزبەکان لە ناو یەکتری پەنایان بردە بەر تیرۆری جەستەیی، هەر لە شەید ڕەوف ئاکرێی بیگرا تا ئەوانەی کە بۆ نمونە مەسەلەن جا حزبەکان کە دەڵێم هەر تەنیا پارتی و یەکێتی ناڕاستیەکەی بۆ نمونە مەسەی ئیسلامیەکانیش دەورێکیان هەبوو لەوە، مەسەلە تیرۆرکردنی کۆمۆنیستەکانی با بڵین وەکو شاپ و یعنی ئەوە کە لەسەر ئیسلامیەکان تا ئێستاکە بە جۆرێک لە جۆرەکان ساغ بۆتەوە، ئەمانە هەموو پەنایان بردە بە تیرۆر و پێک ئەوەیەکی لەبار بوو، ڕاستیەکەی هەرێمێکی لەبار بوو لە بەرەوەی کە یاسا تێیدا سەروەر نەبوو و خودی ئەوانەی کە لە دەسەڵاتیش بوون زۆر دوور نەبوون لە کاری تیرۆرکردنی بەرامبەر یەکتری، یعنی هەر ئەگەر بینە شەڕی ناوەخۆ بۆ نمونە مەسە کەسێکی وەکو محەممەد حەلاق ئەویان هەر لە بازگە تیرۆرکە، یعنی لە بازگەیەکی فەرمی تیرۆرکە، یا مەسە و کابرای ئیسلامیەکە ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بوو ناوەکەیم لەو کاتە ببیر ناتوە، ئەویشان هەر لە بازگە تیرۆرکرا، یعنی ئەم تیرۆرکاریە بەرامبەر بە یەکتری کرا، ئەوە لەگەڵ یەکتری و ڕاستیەکەی بووە شوێنێک مۆڵگەیەک بۆ
ئەوەی کە دەوڵەتانی دراوسێش هەموو ئەو چالاکە سیاسی و مەدەنیانە تیرۆر بکەن ئەوانەی کە دەستیان دەگەیشتێ و ئاسانیش بوو بۆیە نزیکەی لە 200 تا 300 کەس لە چالاکی سیاسی لە پارچەکانی تری کوردستانەوە هاتبوونە هەرێمی کوردستان تا ئێستا تیرۆر کراون. بەڵێ بەڵام وتەیەکێ دەڵێت کە لە جێگەیە کە تیرۆر کرا و تاوانبار نەدۆزرا ئەوە دەسەڵات لێی بەرپرسیارە. بەڵام لە کوردستان زۆر جار لە بەرامبەر کەیسی تیرۆرێکدا کە ئەنجام دەدرا کەسێک دەهێنرێتە سەر تەلەڤیزۆن و بووە لە پشتی ئەم تیرۆرەوە بوو. ئەمەمان لە کەیسی سەردەش عوسماندا بینی، لە هەندێک لە تاوانەکانی تریشدا شتی هاوشێوەمان بەرچاو کەوت و دوانمونەش ئەم کەیسەی سەرحەد شوکریە کە دەستگای زانیاری کەسێکیان نیشاندا کە گوایە لە پشتی ئەم تیرۆرەوە بۆ بەڵام هەر لەلایەن تەبگەری ئازادیەوە کە لایەنێکی نزیک لە پەکەکەیە ڕەدیاندایەوە کە تەنها یەک کەس بوو بێت و قسانەوە کرد کە 4 کەس بێت. ئەم هاوکێشەیە چییە کە دەسەڵاتداران کەسانێک دێنن گوایە لە پشتی ئەم تاوانەوە بوون و بەڵام هەندێک جاری ژوا دەردەکەوێت کە ڕەنگە هەموو ڕاستیەکان نەبێت؟ بەڵێ هەر پێشی وەڵامی پرسیارە دەمەوناوی ئەو برا ئەو کابرایەکە لە بازگەیەک لە بازەکان تیرۆرکردنەوەی عەبدوڵای قەسرێ بوو، یەک لە ئەندامی قیادیەکانی باڵێن هێزە ئیسلامیەکان بوو، هەر بۆی چکە ناوەکەی مێستا بیر کردووە. سەبارەت بە دەزانی یعنی تا ئێستاکە ئەو کارە تیرۆریستیانەی کە کراوە هیچیان باوەڕ لەلایەن خەڵکیشەوە باوەڕ پێکراو نین لەوەی کە خەڵکانێک گیراون. زانی قسەیەک هەیە دەڵێ هەر کاتێک ویستێت تاوانێک پەردەپۆش بکەی لیژنەی بۆ پێک بێنا. ئەو پێکهێنانی لیژنانەی کە هەبووە لەژێر فشارێکی ناوەخۆیی بووە و فشارێکی جەماوەری هەندێکیش کرا، یعنی هەندێک شت کراوە، بەڵام ئێمە یعنی بۆ نمونە مەسەن لە کەیسی سەردەژ عوسمان تەسەوڕ ناکەم بە خۆشیان باوەڕی پێ بکەن، یعنی کە ئینسان شتێک دەکاتن هەندێک جار دەڵێ مەگەر خۆیان باوەڕی پێ بکەن. من پێم وایە لەوەی هەندە خۆشیان باوەڕی پێ ناکەن، یعنی بەو نزیکایەتێک کە هەمانە لە هەر کەسێک دەپرسی ئەوەی کە تۆزێ وەکو برادرانە قسە بکە یا بە ویژدانەوە بێوێ قسە بکە نەک لە میدیا. بەڵام ئەوان دەڵێن یعنی ئەمە شتێک بوو کەسێکیان هێنا کە پێشەوەی کە کاری با بڵین سەردەش بڕفێنرێ و تیرۆر بکرێ ئەو کابرا لە زیندان بوو. دوای هەر خۆشی محکەمەکەی ڕاستیە من بەوردی ئاگام لەو کەیسە هەیە، دوای هەر حاکم خۆی بەشێک لە ئەوراقەکانی هەر گەڕانەوە گوتێمە ئەسڵی نییەوەوانە. جا ئەوەی کە ئێستاش ڕووی داوا شوی سەرحەدیش یعنی هەر نزانی چۆنە مەسەلەن 250 کەس تیرۆر کرابی تا ئێستا هیچ کەسێک نەهاتووە بێن دادگای بکەن و حکمی دەن و بڵێن وەڵی ئەوە مەسەن کابرا خۆی بێتن و هیچ ئەوە نەبووە. هەندێک سیناریۆ دروست کراوە کە باوەڕ پێکراو نییە، یعنی کێشەکە لەوەیە ئەو دەسەڵاتە سیناریۆەکانیشی زۆر لاوازە ڕاستیەکەن، ینی ئەوەندە لاوازە یا با بڵین ئەوەندە ناڕاستی گوتراوە خەڵک باوەڕیشی پێ ناکاتن. ئەخر 4 کەس هاتوون شکری سەرحەدیان یا 4 کەس تێیدا بەشدار بوون، کەسێک ئاوە ئەمە لە ژێر فشاردا ئێمە دەزانین کە یەکێتی ئێستاکە بە وەزعی کە تێیدایە فشارێکی زۆر لەسەری هەیە و دەبێ شتێکی وا بکاتن. ئەگەرنا من پێم وانە هیچ لەوانە ینی بکوژەکانیان نەدەستگیر کراون و ڕاستێکەوە باوەڕی منە کە هەمووی بۆ تەنها خەفەکردنی ئەو دەنگە ناڕازیەیە کە لە ناوەخۆ لە حالەتی تیرۆرەکان دروست دەبیتن و باوەڕ پێکراو نییە. هەر خۆتان ئاماژەتان لە دەنگی ناڕازی لە بەرامبەر ئەم تیرۆرانەدا کە هەر جارێک شتێکی ڕوودەدات خۆپشاندان ئەنجام دەدرێت، سۆسیال میدیا پڕ دەبێت لە ناڕزایەتی دەربڕین و نێوەندە نەتەوەیەکان ئاگادار دەکرێتەوە و هەتاوەکو خۆپشاندان لە دەرەوە وڵات و پێم وابێ ئێوەش لە چەندین چالاکی لەو جۆرەدا بەشدار بوون. ئەمە چەندێک ئومێدبەخشە بەوەی کە بتوانێت کەیسی تیرۆر لە کوردستاندا ڕاگریان لانی کەمی بکاتەوە؟ دەزانی نازم ڕاگرتن یا کەمکردنەوە، بەڵام خودی ئەو دەنگە ناڕەزاییە زۆر گرنگە کە هەبێ. یعنی لە تیرۆرکردنی بۆ نمونە سەردەژ عوسمانەوە تا ئێستا ساڵانە ئەو کەیسە کراوەیە. ئەو کەیسە ئەگەر لای ئەوانیش داخراو بێ لای خەڵکی ئازادی خواز لای ڕۆژنامەنووسان دانەخراوە کە تۆ دێنەوە یادی دەکەینەوە
هەرەوە نییە یادی خودی حالەتەکە پەیامێکە بۆی مەسەلەن بە دەسەڵات بڵێ کە ئەم کەیسا یعنی ڕۆژگارێک بێتن کە هەڵ بدرێتەوە چونکە دانەخراوە لە ئەساسە دانەخراوە ئەوەی کاوە گەرمیانی بە هەمان شێوە ئەوەی سۆرانی مامەحەمە ئەو دەنگە ناڕزاییە زۆر گرنگە و بەڕاستی هەموو هەوڵێکیش لە هەر یەک لەو تیرۆری بە تایبەتی تیرۆری ڕۆژنامە نووسان هەموو هەوڵێک خراوەتە گەڕ بۆی خەڵک بە جۆرێک خامۆش ببێتەوە خەڵک بیری بچێتەوە بەڵام تا ئێستاکە ئەو دەنگە ناڕازیکە ئەو دەنگە ئازادی خوازیکە هەیە و ساڵانە یەک بە یەک کەیسەکان لە ویداد لە کاوە لە سەردەشت هەر هەمیان کە لە سۆران هەمویان یادیان دەکرێتەوە ئەو یادکردنەوەیە ڕێک پەیامە بەوەی کە پێداگیری لەسەرەوەی کە دەبێت ئەم کەیسانە و تاوانبارانی ڕاستەقینەی ئەو کەیسا بە سزای عادلانەی خۆیان بگەن عاجلە نەما ئاجلن یعنی تۆ ناتوانانی ئێستا کە تو هیچ دەسەڵاتێک نییە دادگا بەشێک نییە لە ینی دەستگایەکی سربەخۆ نییە ئەوە بە پێ لێدوانەکانی خۆشیان کە باسی یەکەن ئیتر تۆ تا ئەو کاتەی تۆ موسسەسەیەک دەبێت کە بە تەواوی سربەخۆ بێ لە ژێر هەیمنە هیچ حزبێک نەبێتن ئەو کاتە دەکرێت یەک بەیەک ئەو مەلەفانە بێتەوە گۆڕێ قسەی لەسەر بکرێتن. بەڕێز کامەران محەممەد چالاکوانی سیاسی زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان هەر سەبارەت بە کەیسی تیرۆر لە کوردستاندا بەردەوام دەبین و ئێستاش جەمال موحسینمان لەگەڵ دەبێت بۆ تاوتۆکردنی بە دیاریکراوی کەیسی هەڵسوڕاوانی سیاسی ئۆپۆزیسیۆنی ئێران و تورکیا لە هەرێمی کوردستان. بەڵام پێش ئەوەی کە بچینە لای جەمال موحسین و تاوتۆی ئەم بابەتە بکەین بە پێکەوە تەماشای ئەم ڕاپۆرتە بکەین سەبارەت بەم دێردەیە بەم تاوانی تیرۆرانی کە لە بەرامبەر هەڵسوڕاوانی سیاسی ئۆپۆزیسیۆنی وڵاتانی تر لە کوردستاندا ئەنجام دەدرێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کوردستان لانەی تیرۆریزمی سەر بە دەوڵەتی تورکیا و کۆماری ئیسلامی ئێران بووە. هەمیشە هەڵسوڕاوانی سیاسی و کادران و هەتا لە ئاستی سەرکردایەتی حیزب ئۆپۆزیسیۆنەکانی ئەو دوو وڵاتەدا بوونەتە قوربانی هێرشی ئەو تیرۆریزمانە. لە تازەترین کردەوەی تیرۆریسیدا کادرێکی پەکەکە بە ناوی شوکری سەرحەد لە گەڕەکی چوارچرای شاری سلێمانی تیرۆر کرا. هەرچەندە دەستگا ئەمنیەکان ئەڵێن کە کەسێکیان دەستگیر کردووە کە بەو تاوانە هەستاوە، بەڵام بەرپرسێکی سەر بە تەبگەری کوردستان کە حیزبێکی نزیک لە پەکەکەیە ڕایگەیاند کە 4 کەس ئەو کاریان ئەنجامداوە و لە کاتی کردەوەکەشیاندا دەموچاویان نەپێچاوە. بە پێیوتەی ئەو بەرپرسە وێنە و ڤیدۆی کەسەکان لەبەردەستایە. هەر نزیک بە مانگێک لەمەوبەریش لە شاری هەولێر موسا باباخانی ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێران تیرۆر کرا. دەراتێنی باندە سێخۆڕیەکانی ئەو دوو وڵاتە لە شارەکانی کوردستان و لەژێر سایی دەسەڵاتی حیزبەکانی کوردایەتیدا وای کردووە کە هەر ماوەیە و کردەوەیەکی تیرۆریستی لەو چەشنە ئەنجامەدان. هەروەها شایانی وتنە کە هەمووان ئەزانن بە تایبەتی لەم چەند ساڵی دوایشدا چەند کادر و فەرماندەی سەر بە پەکەکە کەوتونەتە بەرپەلاماری تیرۆریستی یانیش با فڕۆکەی بێفڕۆکەوان لە ناو جەرگەی شارەکانی کوردستاندا کوژراون. دوای کوشتنی موسا باباخانیش حیزبی دیموکرات ئامارێکی بڵاو کردەوە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە شارەکانی کوردستان زیاد لە 450 لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران تیرۆر کراون. مەڵە بەڕازانەوە ڕێپۆرتاژە بوو سەبارەت بە تیرۆری هەڵسوڕاوانی سیاسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و تورکیا لە هەرێمی کوردستان. جەمال موحسین ئێوارەت باش و سپاس کە توانیت لەگەڵمان بیت لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا. باز لەوە دەکرێت کە 450 هەڵسوڕاوی سیاسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە 30 ساڵی ڕابردوودا لە کوردستاندا ئەنجام درابێت. هەڵبەت ئامارێکی تر لە بەردەستانیە، ئەمە ئامارێک بوو کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران داوێتی. ئەم ڕێژە زۆرە لە تیرۆر بۆچی لە کوردستاندا دەرفەتی هەیە کە ئۆپۆزیسیۆنی وڵاتانی تر لە کوردستاندا تیرۆر بکرێن؟ زۆر سپاس سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. هەڵبەتە هۆکارەکەی بە بڕای من ڕۆشنە لە ماوەی 30 ساڵی دەسەڵاتدارێتی ئەحزابی ناسیۆنالیزمی کووردا بە حکمی ئەوەی کە ئەمان بۆ خۆیان بەڕاستی شارەکانیان کردوتە لانکەی دام و دەستگا جاسووسی و تیرۆریستیەکانی سەر بە وڵاتانی
دراوسێ و حتا ئاستی جیهانی و بەتایبەتیش ئێران و تورکیا تەنانەت باس لەوە کرێ کە بنکەی مخابەراتی بە شکلی سەڕی ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی تریش ببێ بەهەر حاڵ لەژێر ناوی ئەو هەموو ڕێکخرا و یاخود قونسوڵیەکان وانەیە لە ژێرەوە چ دام و دەستگایەک تەغزیەکرێ خۆ کەسێک ئەم شتە نازانێ تەنها کاتێکە کامیێمانە دەرەکەوێت کە کردەوەی ئەم دام و دەستگانەیە ئەم باندانە بە هەر حاڵ ئەبینی بۆیە بەشێکی سەریچیەکەی کوردستان جەوێکی تیا هەیە بە حکمیەوەی کە خۆی بەدەست ئەحزابێکی میلیشیایی چەکدارەوەیە کە ئەم حیزبانە بۆ خۆیان وەک لە قسەی بەڕێزێک پێشمنە هات کە بەڕاستی ئەوان نەک هەر لە یەکتریان کوشتۆ لە حیزبی نایێرانیان کوشتۆ لەناو خۆی خۆشیانە کەسانێک سەریان بەرز کرد بێتەوە و جۆرێ لە نەیاری بۆ ئەوان و سیاستەکانیان نیشاندا بێ هینیان کردو ینی کوشتیان و تیرۆریان کردو یاخود بە هەر حاڵ لە ئەنواع مەلەفیان پێچاوە بەڵام بۆ لە مقابلی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و تورکیا و تایبەتی ئێرانیە ئەم مەسلێ زۆر زیاتر بوو ئازانی جمهوری ئیسلامی لە ساڵی 91 بەدواوە کە هەوڵی داوە هەمیشە کوردستان پێگەیەکی بێ هەر چۆن ئەمریکا و ڕۆژ ئاوا بەڕاستی کوردستانیان وەکو پێگەیەکی سەربازی و بۆ بردنەپێشووی سیاست و استراتیژی جیهانی خۆیان بەکار بێنن و بینیومانە چەندین بنکەی سەربازی ئەمریکا هەیە لە کوردستانەوە بە هەر حاڵ ئێرانیش هەوڵی داوە ئەمیش قاچی خۆی جێ بکاتەوە لە کوردستانەوە ئەمە لە ڕێگەیەکی لە حیزب دەسەڵاتدارەکانەوە مەیسەر کردو و ئەنجامی داوە کە ئەو حیزب ئێویش پاڵی پێوە داوە لەژێر زۆنی دەسەڵاتی ئەوە بە تایبەتی ئەحزابی معارەزە یا ئۆپۆزیسیۆنی ئێرانی وجودیان زۆرە بۆیە هەچ وەختێک ئاماژەت بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا ئەتوانین بڵێن ئەمانی ژواتە بە جۆرێک شەریکن لەو تاوانەی کە دەسەڵاتدارانی تورکیا و ئێران لە کوردستانە ئەنجامێدەن بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی خۆیان ئەزانی چۆن شەراکەت خۆمانەکەی هەرەوە نییە ئەو تفەنگەی کە گولەکەی ناوە بە کەسێکی سەرکردایەتی حیزبێکی ئۆپۆزیسیۆنی یا کادرێکی هەڵسوڕاوێکی پێشمەرگەیەکی چەکدارێکی حیزب ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانەوە ئەو تفەنگە ئیلا سەر بەیەکێتیە پارتی بوو بێ بەڵام تۆ ببینە وەختێک تۆ لە ناو کۆمەڵگایەکەی دام دەستگای ئاسایش و بەناو دام دەستگای ئاسایش و پۆلیسەکانت ئەبێ هیچ شتێکیان لەو کۆمەلگا لە ژێر دەست دەرنەچێکە لە ڕاستیشە ئەوەنە خۆیان دام دەستگەسی خوڕیان هەیە کە بزانن چی لە کۆڵان بە کۆڵانی کوردستانە ڕووەدا بە معنایەک یعنی چی تا ئێستا مەسەلەن ئەو هەمووە کرێ لە پاڵە دەستی ئەوانە ئەوان هیچ دەنگێکیان نەبوو بۆیە شەراکەت خۆ ئەگەر تۆ گوتم تفەنگەکەی تۆش ئەم کاری نەکردی بێ بەڵام وەختێک تۆ ڕێی بۆ خۆشەکەی ناوچەی ژێر دەسەڵاتت ئاوەڵاکەی بۆ ئەم باندە تیرۆریستیانە و تەنانەت وەختێکیش ئەی بینی و ئەزانیت و چەندین کەیس وەگەیەوە لە راپۆرتەکەتانە و تان بە هەر حاڵ بە پێ و ئامارەکەیە و تان 450 کەسەکەم تەسەوڕەکەم لەوەش زیاتر بێ خۆ بواە ئەلەمانە کەسانێک بمردایەناتەوە بدۆزرایەنەوە کەشف کرانە بهێنرایەنتە سەر تەلەڤیزیۆن یان نەک ئەو سیمیناریانی کە خۆیان سازیەکەن کە بە واقعی بکەرانی کارەکە بەڵام چۆن نتوانەوە بکەن ئەوان کە فەرماندەکانی سوپای پاسداران و هینی کۆماری ئیسلامی ئێران و حتا بە دەرەجاتیش تورکیا بە دۆستیێرە نزیکیان بزان و تەحریی بۆ بکەن وەکو جوندیەکی بەردەستی چۆن نەتوانن کادرێکی ئیطلاعاتی بن بە دادگا لەسەرەوەی کە حتا زانی بیتیشان کەسێکی تیرۆر کردو بەم معنایە بەڵێ شەراکەتەکە لەوەیە کە بە هەر حاڵ خۆیان دام دەستگا و دەسەڵات و میلیشایەکن کە ئینسان کوشتن تیرۆری خەڵکی ئازادی خواز هەر ئینسانە سەری بەرزکرد بێتەوە بەرامبەرەوانە هەر کەسێ خەباتی بۆ باشکردنی ژیان و تێکۆشابێ ئازادی و یەکسانی خۆشگوزەرانی بۆ خەڵک تەئەمین بکاتن هەن کە حتا ویستی بێتی نانێک بۆ سفرەی خەڵک زیاد کە خانەولانەیەک بۆ خەڵکی بخانەولانە پیا بکە معرض بووە بۆ تەقەیوان تیرۆریان کردو لە خۆپشاندانەکانی شەبینیمەنەوەن لە سەرجادە تەقییانە خەڵک کردو چجا ئەوەی کە دەستی دەوڵەتانێک ئاوەڵاکەن کە بەرژەوەندی دیبلۆماسی و سیاسی و ئابووری و حتا سنووری و هەموو ئەمانەیان طبعاً بە معنایەکیش بازرگانی و ئەوانیان لەگەڵا تێکەڵ کردووە بەم معنایە وەختێک ئەوان چاوپۆشی لەوە بکەن و ئەو شەراکەتەوە پاراستنی ئەو علاقاتە دیبلۆماسی و اقتصادی و سیاسیان بۆ مهم بێ
بمعنى بەڵێ بێ بە شەراکەت بۆ خەڵکی کوردستان و خودی حیزب ئۆپۆزیۆنەکانیش بەڕاستی ئەم حقیقەت ئەزانن کە بۆ نمونە ئەگەر تەماشای حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بکەین هەم خۆیان و هەم حیزبەکانی دەسەڵاتدارانی کوردستان پارتی وێکێتی خۆیان بە جۆرێک لە حیزبی هاوخەباتی یەکتری دەزان بەوەی کە دیفاع لە حەقی کورد دەکەن و هەردووکیان حیزبی کوردەوارین و چۆن لە بەرامبەر یەکدا ئەتوانن کارێکی ئاوها بکەن کە تاوەکو بگاتە ئاستی تیرۆری هەڵسوڕاوانی سیاسیە و ناتوانن بیکەن ئەوان عزوی مەکتەبی سیاسیان بیوێ جێبێتەوە لەی بە چەگوتفەق و دەوروبەری ماڵەکەیەگرن و هەموو شار میلیتاریزاکەن چ جای کەسێک کە لەگەڵ حیزبەکەی خۆیانە نەبێ یان حتا ئەگەر کەسێک با بڵێن بە جۆرێک معارەزە بێ بە هەر حاڵ ئەزانی چۆنە خۆی بەشێکیشی مشکلەکە ئەوەیە ئەوان ئەو حیزبانە حیزبی بە تایبەت حیزبی دیموکرات هەر چەندە تا ئێستا ئەوەی لێ کوژراوە ئێمە بینیمانە لە جەرگی شارەکانە کوژراون ئێمە بینیمان موسا بابەخانی لە شاری ئەو لێرە کوژرا تیرۆرکرا ئێمە بینیمان تەنانەت چەند جارێک لە ناو کۆیەوە بۆمبارانی بارەگاکانیان کرا و ئەندامی سەرکەداتیانی تیا کوژرا ئەگەر ئەوان لەباری تەبەقی و موقعیەتی ئیجتیماعیەوە بەڕاستی لەگەڵ دەسەڵاتدارانی حیزبی دەسەڵاتدارانی کوردستانە هاوجووت و یەکنین سەر بە یەک خێزانی ئەوەی کە ئەم پێ لە نەحزابی بۆ ژوای کوردایەتی ئەگە سەر بەوە نین ئەو ڕەخنە شەرمنۆکانەی چییە لە بەرامبەر ئەوە تیرۆریەکەن یعنی تۆ سەیریکە وەکو نمونەی لێدوانێکی تازەی حیزبی دیموکرات لە بەرامبەر تیرۆری موسا بابەخانیە باشە ئەوان وتیان ئێمە حکومەتی عێراقی بە بەرپرسەزان لەوەی گیانی هەڵسەڕاومانە هین بکات بپارێزێ باشە مەگەر ئەمە تەڵەبێک نییە یان سادەترین شت ئەوە نیە دەسەڵاتداری لە شوێنێکە گیانی کەسانی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە پارێزێ ئەگەرەکە لە هەولێر بووە و باکردەوە پێوترە زۆنی زەرتیان دەسەڵاتدارانی ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمدایە لە هەردوو لا بووە لە زەرد و لە سەوز بووە بەس ئەوان دۆستی زەرد و سەوزەکەن خۆیان دۆستی ئەوەن بۆیە شەرمنۆکانش ئەواڵن وەکەوەی کە نەزانن لە بنەوە بەڕاستی ئیتلاعاتی ئێرانی چی اتفاقاتی لەگەڵ حیزب یار و دۆستەکەی خۆیان هەیە مەگەر نەزانن تووچیا چ نزیکایەتی و خۆشخزمەتیشی بۆ ئەن باڵێن پارتی چ خۆشخزمەتیشی بۆ تورکیا هەیە چۆن نەمانە نازانن و هەمیان نەزانن و حتازان تورکیاش چۆن لە مقابل پەیوەندیەکی تومتۆڵتری یەکێتیە یعنی پارتی لە مقابلی پەیوەندیەکی تومتۆڵتری یەکێتیە کە لەگەڵ ئێرانەهەتی ئیوش پێش بەرکوی ئەوەیەتی بۆیە سەیری کە حتا تۆ تەماشای ئەم کوشتنی موسا بابەخان بەڕاستی لە دوای ئەو انتخاباتی کە لە ئێران کرا و ئەو وعد و وعدانی ئیبراهیم ڕەیسی ئەیدا بەوەی کە دەستی ئۆپۆزیسیۆنەکان کورت دەکات و ئەی بڕێ و ناهێڵێ کەس لە سنوورەکانەوە مەترسی بۆ سەر خۆیان وتەی ئەمنیەتی قەومی ئێرانی دروست بکەن و شتی لەم بابەتانە و وعدەکەی بە جۆرێ بردە سەر کە هاتوتە سەر حکوم و هەر زووش لەگەڵ وەزارەتی خارجی و تەنان وەزارەت پێم وابێ وەزارەتی خارجی و نوێنەری حکوومەتی عێراقیە دانیشتوون بە ڕسمی تەڵەبیان خۆتە سەر مێزیان کە ئەحزابی ئۆپۆزیسیۆن معارەزەی ئێرانی بۆیان نییە لە خاشی ئێوە بمێنن نەک هەر لەوێەوە چالێکی بکەن هەر بۆیان نییە بمێنن ئەم پەیامە و ئەو کە حملەیە بۆ لە بەشێ بۆ لە حملەکانی ئیبراهیم ڕەیسی لە کاتی انتخاباتەکانە نیشانێدا کە ئەوان بەجددی نەتەنها بە شوێن تیرۆکردنی کەسانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە هەموو حیزبەکانەوە کە ئەوان پێیان وایە مخاتەرن بۆیان بەڵام لەناو خاکی عێراقیشە لیان ناگەڕێن تەنان فشار بۆ حکوومەتی عێراقی و تەبعەن یارەکانیان لە دۆستەکانیان لە کوردستانیشە لە هەردوو زۆنا ئەهێنن کە ئەمە بە دەرەجاتێک تەطبیق بکەنیان بە حەدی مەحدودیان کەنەوە ئەگەر بە یەک دقەوە بڵێن بۆچی وایە لەبەرەوەی ئەوان بیان و ئەوان بەدەستەوە کە ئەحزابێک بەشێک لە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە تایبەت ناسیۆنالیستەکان خۆیان بەگرەی بە استراتیژی و نەخشە و پلانی ئەمریکا و غەربەوە گرێداوە و تەنانەت هەندێک کردەوە کە کراوە لە ناو ئێرانە ئەیانەوێ کوردەکانی تیەوە گلێنن بە تایبەت ئەخیر شتە ئەوەی تقریبا نزیک پێم وا بێگاڵە ساڵە لەمەوە بۆ زانای ئەتۆمێکە کە کوژرا ئێستا خەریکن مەلەفی و هەڵەدەن وەڵێ نەمە دەستی
کوردەکانی تیاوە بە هاوکاری مخابراتی ئیسرائیل و ئەمریکی و چی هەموو ئەم قسانە هاژوهوژێکی تەبلیغاتیە بۆ ئەوەی کە حملەی تیرۆر زیاتریش بن بە بڕوای من قابلی ئەوەیە ئەگەر پێش بەم شتە نەگیرێ ئەگەر بۆیان بچێتە سەر قابلەوەی کەسانی زۆر زیاتر لە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و تورکیش لە کوردستانە بکەونە بەر شاڵاوی تیرۆرەوە هەرچی بە پەکەکە ئەگەڕێتەوە ئەوە زۆر زۆر معلومە بەڕاستی چونکە تورکیا بە جۆرێک یعنی چۆن ئێران قاچێکی تایە و تورکیاش حاکمیەتی هەیە لە دەسەڵاتی هەیە دەستی ڕوات لە قوتابخانە و شوێنی بەناومەدەنیەوە بگرەکە کردوێتیەوە لە شارەکانی کوردستانە هەتا دامۆزگای ڕسمی و میتە مەخفیەکانی لە بنەوە ئەمە بێجگە لەوەی خۆ شەرمی نەکردووە هەتا شەرمی لە قانونە نێودەوڵەتیەکان و خودی ئەو نەتەوەی گرتوانە نەکردووە کە سەدان جار ئەگەر هەزاران نەبێ سنووری کوردستانی بەزان و تیارەکانی هێنا و ناوجەرگەی کوردستانی بە 30 کیلۆمەتر و 40 کیلۆمەتر قەسف کردووە و بێجگە لەوە هەتا تەمەشاکە هەمووی ساڵ و نیوێ لەمە بەربوو لە چیای ئەزمەر فڕۆکەی بێفڕۆکەوان دووکادری پەکەکەی تیرۆر کرد بە هەر حاڵ سەر دوا پرسیارێک کە ئایندەی ئەم حیزب ئۆپۆزیسیۆنە لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینیت بە تایبەتی کە ئاماژەتان بەوەدا کە ئێران هەڕەشەی جدی کردووە و پەیامی داوە کە ئەم حیزبانە نابێت لە عێراق و کوردستاندا پێگەیان هەبێت و هەروەها گرتوان بە کورتی وەڵامی و پرسیارش بدەنەوە کە ئاماژەدان بەوەدا ئەگەر ئەمە بەری پێنەگیرێت چۆن بەر بەمە ئەگیرێت تەرۆک و بینەرێک دەرەدا پرسیاری کردووە کە پێویستە لە بەرامبەر ئەمەدا چی بکرێت بەڵێ ئەزانین چۆنە دوو پرسیار بووە گەلە پێش پرسیاری یەکەمە دووبارەکەیتەوە بۆی حیزب ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بەڵێ ئەزانین چۆن ئەوەی ئاندی ئەوان چۆنە بینی یا چۆن نبینی ئەوان کار و چارێکی و هەڵسوڕانی سیاسیەن لە کۆمەلگاکانی خۆیانەیە یعنی پەکەکە بەڕاستی مەسائلێکی ئیباتە پێشەوە لە نێو کۆمەلگای کوردستانی تورکیایە لەوێ زەعیف بێ زەعیفە بەقوت بەقوتە بکردەوەی سەربازی لە دژی تورکیا بکە ئەیکا نەیکا نایکا بکشێتە دو ئەکشێتە دو داوای چەکدانان بکوەکو لە سەد زاری عەبدوڵڵا ئۆجەلانەوە چەند جارێک بیستمان ئەیکات بەڵام سەر ئەنجام پەکەکە خۆی هەدەفی ئەمەی لە کوردستانی عێراقیکە پەکەکە هەدەفی نییە بە بڕوای من بە بیانوویەکە تورکیا زۆر زیاتر لەوە بشون یعنی استراتیژیک تێبی لەوە کاتەوە با بە تورکیا وەک هێزێکی قوتبێکیەکی لە قوتبەکانی جیهانی ئەگەر نەڵێم وەکو ئیمپراتۆریەتێک یا وەکو باڵێک یا ئەتوانە بەڵام حتا وەک دەوڵەتیشی ئیمپریالی پەلی کێشاوە بۆ بەشێک لەنێو ئەوەی پێوترێ وەتەن عەرەبی و منتەقەکە و ئەوانە کوردستان بۆ ئەم جێگە و ڕێگایی هەیە کوردستان ئەبێ بەدەست تورکیاوە بێت ئەبێ اقتصادەکەی ئەو زۆر کۆنترۆلی بەسەریەوە ببێ ئەبێ سیاسەتەکەی هینەکەی بە هەر حاڵ بەبێ تورکیا ئیمکانی نییە و خۆی وتوێتی هەتا بەهار لە بەهارەشە لە بەرامبەر ئەمریکای وتی ئەگەر کارێکەکەین کە نیشان تامرین پێتام سەرمێنین بەبێ تورکیا قاچک بردنە هەر وڵاتێک و ئیمکانی نییە تحدای ئەمریکای بکە لەم ئاستا ئیمپریالیەتی وەک دەوڵەتیی زلی هێزوە ئەماکە بۆیە پەکەکە بۆ ئەم بیانوویەکێتی دەنا واقعا لەم چەند ساڵی خێرا پەکەکە لە سالمتر بووە بە معنای ئەوەی کە ساڵانی پێشوەکە بەوە تا چۆن خەریکی خەباتی پەرلەمانی لە ڕێگەی هەدەفۆ و خەریکەوە کاراناکەن و بەڵام لەوێش ئاوە قەتیسی کردوونەتەوە خەریکی فشاری خۆیەتی و ئەوانە سەرنجام مەسیری ئەوان یان ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستانە چۆنە بێ مربوطە بە دوو شتەوە یەک کۆمەلگەی کوردستان کۆمەلگایەکی بێ ئەو نەفرەوان و ئازاد بێ جێگەی ئەحزابی سیاسی وڵاتانی تیابێتەوە و هیچ کەس مافی نەبێ ژیان بە دەلیلی سیاسی بوونی ئەم کەسانە لە ناو خاکی کوردستانە بسەنێتەوە ئەمەش بۆ دوایی دێمە سەر بەوە کەس بەڕەبتە بەچیوە چ بکرێ دوو هەمیانەوەی کە و حیزبانە ئیتە بەڕاستیە بێ بزاننەوەوانە هاوپەیمانی چی هێزێکی ڕەشن لە کوردستانە هێزێک کە دەست لەوان ناپارێزەوە بەبەر چاویانە و خەڵکی گەر و زەحمت چێش گول لە بارانەکە و زیندانیانەکە و بە ناحەق ساڵها لە زیندانیان تومەکە کەبێ بزانن چ دۆستایەتیەکە منم قسانم بۆ سەرکردادەکان نییە چونکەوانە ئەهداف و ڕوانگەیەکی ئیجتیماعی تەبەقی خۆیان هەیە لەگەڵ ئەحزابی دەسەڵاتداری کوردستانە بەڵام کەسانی کە لایەنگریانن و حتاوانجی فشار بێنم لە بابەی خەریکی چ جۆرە لە ڕەوابطێکن لەگەڵ ئەمانەیە
ئەمانە مەسائلێکن لە گرێبی چوونە پێشەوەی ئەگەر بە کورتی بێنە سەر وەڵامی دومیشێن چ بکرێت چۆن بەری پێ بگیرێت چۆن بەری پێگیری ئەزانی چۆن بەری پێگیریەکیشیان بەڕاستی مربوطە بەوەی کە خەڵک چۆن لە دەسەڵاتی یەشێتی و پارتیە و شەریکەکانیانی قوبوڵ ناکات لە بەرامبەر مەسائلی ژیان و گوزەران و خزمەتگوزاریەکان و ئەوانەیە لیان دێتە دەنگ ئەوەکە بێ لە بەرامبەر مەسەلانەشە خەڵک یەخی ئەمان بگرێت بەرپرسی ڕئیسی لە پاراستنی کەسانی ئەوانە پەنابەرن بەوانەوە کە فعالی سیاسی و قیادینیان نا پەنابەرن بەنابەرێ ژیانی پارێزراو بێ ئەو لە وڵاتەکە خۆی هەڵا هاتوو لە کوردستانە ژیانی پارێزراو بێ یعنی چی دەسەڵات ژیانی نەپارێز ئەگەر قەرارە دەوڵەت و حکوومەتێک ببێ ئەبێ ئەم کارە بکە ئەمە فشاری خەڵکی کوردستان خۆشی بەشێکی بەشێکی وەک لە بەشی پێشوە وتم بەڕاستی فشاری و حیزبانە خۆشیانەکەی تر لیان قوبوڵ نەکەن بەو جۆرەوە میبەنە ئاستێکی ترەوە ئەم مەسەلەیە تەنان لە ئاسینە دەوڵەتێ بیکەنە فشار بەسەریانەوە کە ئەم مەسەلە ئیمکانی هەیە بە بڕۆین جەوان محسین زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین سپاس بۆ ئێوەش عزیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە سەردانی نێچیروان بەرزانی بۆ لەندەن و خۆپشاندانێک کە لە بەرامبەریدا ئەنجامدرا گفتوگۆی داهاتومان دەبێت لەگەڵما بمێنەوە. خەڵک بڕیاری داوە مافی حکومتان نەماوە بینەرانی ئازیز ئەمە دروشمی خۆپشاندەرانی لەندەن بوو لە بەرامبەر سەردانی نێچیروان بەرزانیدا کە هەم دەوترایە و هەم بە پلاکار بەدەستەوە گیرا بوو بۆ تاوتۆکردنی ئەم بابەتەش ئێستا نووری بەشیر لە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و یەکێک لە ڕێکخرانی خۆپشاندانەکە لەگەڵماندایە. نووری بەشیر ئێوارەت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بیت. ئەمەوێت سەرەتا لەوە پرسم پێش ئەوەی کە بچینە سەر خۆپشاندانەکە کە ئامانجی سەردانی نێچیروان بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ لەندەن و بەریتانیا چی بوو؟ سپاس بۆم فرسەتە ئەسڵام بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی هەیە. سەرەتا ئەگەر فرسەتم بیتێ لەسەرم خاڵە نەختێ زیاتر قسە بکەم چونکە سەردانەکە هەروە ئەبێمە هەلومەرجێک کە تیا ئەم سەردانەی کردووە سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ سەرانی بەریتانیا کۆ بێتەوە چل هەلومەرجەکە و چ سیاسەتێکی لە پشت سەرەوەیەوە خەڵک لە چواوە ساوە خەڵکی کوردستان لەم ڕێکەوت ساد و سەودایی بینی دوو حکوومەت و دوو ئەحزابی بۆرژوازی کە دانیشن. سەرەتا لە کاتێکە نێچیروان بەرزانی ئەم سەردانەکە هەلومەرجی کوردستان درێژەی هەلومەرجی حەڤەی شوباتە درێژەی هەلومەرجی 19 ئۆکتۆبەری 2019 کە عادل عەبدولمەهدیان لەسەر دەسەڵات لابەر درێژەی هەلومەرجێکە کە لە ناوچەکە حەریریان لە لوبنان لابەر درێژەی هەلومەرجێکە کە لە سوودان عومەر حەسەن بەشیریان لابەر واتە لە قەیرانێکی کراوەی هەلومەرجێکی ناوچەکە هەیە کە لە زمنیشە حکوومەتی عێراق
کە کوردستان لە چوارچەوەی عێراقایە بە هەمان شێوە بێحکومەتی بەسەرە بە و دەسەڵاتدارێتی ئەحزابی میلیشیا و ئەمانە بەسەرە بن و خەڵکی کوردستان لەژێر ئەم هەلومەرجە و ئەم سیاسەتی و ئەم دەسەڵاتی ئەمانە نەبوونی نەداری بێکاری سەرکوت نەبوونی ئازادی هەر سەیری خۆپشاندان و ناڕەزایەتەکانی کوردستان کە لەسەر دەستگیرکراوانی بادینان کە لەسەر قوت و نانی خەڵک هاتوونەتە جواب چۆن زیندان کراون کەوابێتە هەلومەرجی کوردستان بە هەمان شێوە ئەم دەسەڵاتە ئیسفادە لە هەلومەرجی کراوەی منتیقەکە و سەرگەردانی حکوومەتێکە با کە حکوومەتێکی مستەقیری نییە خۆی بچێ ئەمانە بکە بەجیا لەوەش هەلومەرجێکی کێشمەکێشی ناوخۆیی ئەحزابەکان لە بینی خۆیانە و ڕۆژانە دەرخستنی فایلی دزی و گەندەڵی و دەستگرتن بەسەر مڵک و ماڵی خەڵکە بەجیا لەوەش نێچیروان بەرزانی لە حاڵەتێکە هاتووە بۆ ئەم سەردانە کێشمەکێشی ناوخۆی پارتیشەیە کە جێگا و ڕێگایەک بۆ نێچیروان بەرزانی نەهێراوەتەوە سەرۆکی حکوومەت کە ئێستا مەسرور بەرزانیە جێگایان بۆ ئەم نەهێشتوتەوە و حتا بەسەر ئەما بازیان هەیئاتێ نوێنەریە بۆ کوردستان ئەچن مەسعود بەرزانیە بین لە باتی نێچیروان بەرزانی نێچیروان بەرزانیش لەم فرسەتە هەم کاتی هەڵبژاردنە هەم بۆ خۆ دەرخستن و جێگا و ڕێگای خۆی تەرحبکە ئەم سەردانەی کردووە و بۆ هەمان شێوەش لە بەریتانیا هەلومەرجێکی ئەزمەگورتووی سیاسی و اقتصادی هەیە لە دوای برێکستەوە کە ڕێخەی بە دەسەڵات گرتووە و دەسەڵات هەر لە هاوکاتی سەردانی نێچیروان بەرزانی چەندین کابینەی وەزارەتەکەی گۆڕیوە و هاوکاتیش ڕێکەوتنێکی ئۆکۆس لە بینی ئوسترالیا و ئەمریکا و بەریتانیا ڕێکخراوە ئەگەرچی بۆ دانی چەکی ژێردەریایی ناوەچیە بەڵام کۆمەڵێ دەورەیەکی تازەیە لەو سەرگەردانی بەسەرچوونی دنیای یەک قوتبی و گەورەی ئەمریکا بەڕێوەچێ بۆیە دانیشتەکەی ئەمان ئەگەر قسە لەسەر ئەمە بکەین و بە ڕۆشنی ڕۆشن بێ خەڵکی کوردستان ئەمەی لا ڕۆشن بێ خەڵکی کورزمانانی دەرەوە کە لەو ناڕەزایەتیانە بەشداریان کردو و بەشێکە لە وڵاتان هەیە بزانن ئەمە بۆ ڕێکەوتنێکی بازرگانی و سیاسیە لە بینی خۆیان کە قانزاج و بەرژەوەندیەکانی ئەچێتە گیرفانی دەسەڵاتدارانەوە و ئەحزابی دەسەڵاتداران و ئەو مەسئولانەوە ئەو سەرمایەدارانەی کە لە دەوری ئەوانن ئێمە خۆ ئازانین خۆ ئەمە یەکەم سەردان نییە هەر پاریش بۆ فەرەنسا سەردانی کردووە بۆ هەڵبژاردننی ڕئیسی لە ئێرانە وەکو کابرایەکی مجریم و دەستی سوورە بە خوێنی هەزاران کەس بۆ پیرۆزبایی چوو ئەوانە و پێشتری سەردانی کەی کرد بۆ ڕێکەوتن کوردستان پڕە لە کۆمپانیای تورکی پڕە لە کۆمپانیای ئێرانی پڕە لە کۆمپانیای وڵاتانی کەی لە جیان ئەم سەردانش ئێرە بەشەکە لەوانەیە کە داوا لە بەریتانیا ئەکەن کە بچێتە ئەوێ و مەشاریع و شت ئیدامە بن و بە تایبەتی لە دەورەی شکەی شایە کە هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێم زۆر ئەترسێلەوەی کە تا دیسەمبەری ئیمساڵ واتەمانی 12 ئیمساڵ هێزەکانی ئەمریکا لە عێراق کشێتەوە شوێنێک کە بەدەستیانەوە مادێت سیاسەتی خوانی کە ئیدامە بن و 30 ساڵی ڕابردوو ئەمریکا و ئەم وڵاتانی هاوپەیمانی ئەوروپی مەصرفێکی زۆر و پارەیەکی زۆریان خەرج کردووە کوردستانە بۆیە ئەبێ وەکو بنکەیە دەستیان تا بمێنێتەوە و لە ئەم ڕابطەیە ڕاگەرن بۆ فشارهێنان هەم بۆ ئێران هەم بۆ حکوومەتی عێراق لە کوردستانەوە ئەگەر ئاگادارم هەر دوێنێ و پێرێک هەیکەلی کونسوڵخانەیەکی ئەمریکا گەورەترین کونسوڵخانەی دنیا لە هەولێر ئاکراوەتەوە ئایا هەولێر و کوردستان ئەو جێگا ڕێگا مهمەی هەیە بۆ ئەوەی کە ئەمان ئەمە بکەنەوە بەتاکید جێگا ڕێگاکە جێگا ڕێگای سیاسیە کە بەکاری بێنن و خەڵکی کوردستان بە کوش بن ئەجینە دەوڵەتی بەریتانیا و ئەمریکاش ئەزانێ ئەم دەسەڵاتدارە سەرکوتن حکوومەتی هەرێم حکوومەتەکەی پارتی و یەکێتی حکوومەتەکەی نێچیر ئەوەیە بۆیە بێ خەڵک ڕاستەکەی ئەوەی کە لا ڕوون بێ هەر ساد و سەودا هەر سەردانێکە ئەیکەن کە دوێنێ پێرە لەگەڵ باڵوێزی عێراق و باڵوێزی نەمسا لە عێراق و ئەردەنا کۆبۆتەوە و لەگەڵ باڵوێزی بەنگلەدش کۆبۆتەوە داوت کراوە بۆ بەنگلەدش ئەمانە هەمووی بۆ چییە بۆ ساد و سەودایە وەکو ئەحزابێکی بۆرجوازی دەسەڵاتدار کە لەسەر خوێنی خەڵکی کرێکار و زەحمەت چێش ئەژین باشە ئەم کۆمپانیا و ئەنواع ئۆشکاڵ
مەشارعکەن بەڵام لەو لاشەوە خەریکن کەرتەکانەکەن بەکەی تایبەتی و خەڵ لە برسا ئەمرێ بۆیە ئەمە سات و سەودایەکی بینی دەسەڵاتدارێتی حیزبی محافظ وەکو حکومەتی بەریتانیا و لەو لاشە حکومەتی هەرێم کە نێچیرۆڤان بەرزانی و پارتی ئێستا نوێنەرایەتی حکومەتەکە زیاترەکە ئەگەر چی حکومەتی هەموو حیزبەکانە بە قەومی و بە ئیسلامیەکانەوە بەڵام پارتی توانێتی سەیتەرەکە بەسەر ئەوە و نوێنەرایەتی خۆی ئەم ئەحزابانە بە نوێنارێتی ئەوان بێتە دەرەوە و بازرگانی و خۆپیشاندانێکی ئێوە ئەنجامتاندا لە بەرامبەری هەر لە بەرامبەر ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا و ئەو جێگەی کە نێچیروان بارزانی بۆی ڕۆی وەکو لە گرتە ڤیدیۆکەمە بینیمان و لێرەشە هەندێک وێنە دەبینین کە خۆپیشاندانێکی بەدەنگ ئەنجامدرا ئێوەکو ڕێکخەران و بەشداربووانی ئەو خۆپیشاندانە ئەگەر بە کورتی چوونە پێشەوەی ئەو خۆپیشاندانەوە ئامانج لێ بۆچی ئەم خۆپیشاندانە ئەنجامدرا بۆمان باس ڕاستەکەی خۆپیشاندانەکە خۆپیشاندانێکی زۆر گەورە بوو حتا بۆ ئاگاداری و ئینسان لە باری ڕاستگۆییەوە بڵێ پێشتر ڕاگەاندنێکیش کرا بوو کە لەوە ئەچوو ئەحزابی کەی لە پشتەوە بێ بەڵام ناوی خۆیان نهێنا بێ ئاگاداری سەردانەکەی نێچیرۆڤان بەرزانی بوو بن پێشتر بەڵام لەژێر هیچ ناوێکە بەڵام حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان ڕاگەاندنی خۆی یاوە بەردەوامیش لەسەر هەر خواست و مەتالیبێکی خەڵکی کوردستان هەبێ داواکاریەکە بێ و پێشێلکاریەکە بێ لە کوردستان حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان لە دەرەوە جەریئانە بە ناوی خۆیەوە ڕاشکاوانە بانگەوازی کردووە بۆ ئەمەش بە هەمان شێوە ڕاگەاندنی خۆی یا بانگەوازی کرد بۆ هەموو کورد زمانانی دەرەوە کە بەشداری ئەم خۆپیشاندانە بکەن لە بەرامبەر سەردانی نێچیرۆڤان بەرزانی و ئەو دروش مولاشتانە بەرزکەنەوە بۆ ئەوەی خەڵکی بەریتانیا و حکوومەت و دەسەڵاتدارەکان بزانن ئەمەی کە سەردانی کردو بۆ لای ئەوان هاتوون دانیشتون ئەگەرچی خۆیان ئەیزانن مافی مرۆڤ ئەمنستی ئینتەرناشناڵ ڕێکخراوی چاودێری جیهانی ئەمانە هەمووی ئاگادارن لەو پێشێلکاریانە بەڵام بۆ تەئکیدکردنەوە و گرتنی نەک تەنیا ئەمە گرتنی یەخەی نێچیرۆڤان بەرزانی بێکە کورزمانانی خۆپیشاندانەکە زۆر بە تونجی هێلکەیەکی زۆریان پێبوو لە شوێنی جۆرا و جۆر حملەیان کرد بە حیمایەکانی بە سیارەکانی و هەروەها دانی شیعار نەک بۆ شەیم شەرمەزاری بۆ نێچیرۆڤان بەرزانی بەڵکو بۆ حکومەتی بەریتانیاش کە لەگەڵ ئەمانە دانیشێ و دەستی سوورە بە خوێنی خەڵک بۆ ئێمە ڕاستیەکەی لە هەر شوێنێ ئەم سەرانی ئەحزابی یەکێتی و پارتی حکومەتی هەرێم دەربکەون تا ئەو کاتەی دەستیان بە خوێنی خەڵک سوورە خەڵک برسیەکان خەڵک سەرکوتەکان بانگەوازی خۆپیشاندانەکەین و داوا لە کورزمانانی دەرەوەکەین بەشداری بکەن وە کورزمانانی دەریشەوە ڕاستەکەی گەنجانێکی زۆرن کە لەژێر سایەی دەسەڵاتی ئەمانە لە برسیکردن و دەکارکردنی ئەمانە لە تەواوکردنی خوێندن و نەبوونی کارە لە بێکاریە ڕایان کردووە زۆر داغ لە دڵن زۆر نیگەرانن و ئەیانەوێ بە هەموو شوەیەک کۆمەلگای نێودەوڵەتیش ئاگادار بکەنەوە دەسەڵاتی حکومەتی بەریتانیا ئاگادار بکەنەوە بۆی کە ئەم دەسەڵاتە هیچ نوێنەرایەتێکی خەڵداگا و هەر تیجارەت و بازرگانیەکەکە لەسەر حسابی برسیکردنی خەڵکی کوردستانە بۆیە ئەم خۆپیشاندانانە ئێمە بە شیعار و دروشمەوە کە لەوێ بەشداریمان کرد و کورزمانان ئەم شیعار و دروشمانیان ئەوتەوە و هەر یەک فەرد لەمەوە پێش بە هەمان شێوە لە سیوێکی ئابا لە سووربوونی دەستیان بە خوێنی خەڵکی کوردستان لە هێنانەوە و دەستگرتنی حکومەتی بەعسا لە سیوێکی ئابا لە بەردەمی نووسنگای حکومەتی هەرێم بانگەوازی خۆپیشاندانمان کرد و تەنیا هێزێک بووین کە لە مەیدان نابین و بە ڕاشکاوانە لە پشتیەکانی خەڵکەوەی هێڵماوی لەگەڵماندا بەڵێ بەڵێ من لەسەر هێڵم بەڵێ بەڵێ لەسەر هێڵم دەنگەمیت من دەنگی تۆ بیستم بناجار ببورن ئازیزان بۆ ئەو هەڵات تەکنیکی کە هاتە پێشەوە
هاوڕێ نوێری بەشیش لەگەڵمان داماوە وەکو دو پرسیارکۆکو هەم قسەکانی خۆتان داهات وەکو لە گرتە ڤیددیۆکانە دەردەکەوت وەکو لە خۆپشاندانەکانی تریشەوەکو ئەماژەت پێداسیبێکی ئابوو زۆر خۆپشاندانی ترکە لە لەندەن ئەنجامداندا بوو دەبینیت کە ئەوانەی بەشداری خۆپشاندانەکان دەکەن زۆر تووڕەن زۆر نیگەرانن لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و ناڕەزاتەکەیان ینی پێوە دیارە بە شێوەیەکی زۆر باڵا هۆکاری ئەم ناڕەزاتیە توندە ئەم تووڕەیە چییە؟ نیوەی ئەو کورزمانانەی کە لەوێ بەشداریان کرد ڕاستەکەی نیوەی ئەوانن کە بە دەریا لەژێر زوڵم و سەرکوت و نەبوونی کار و برسێتی و هەڕەشەی ئەم دەسەڵاتە هاتوونەتە دەرەوە حکوومەتەکەی نێچیروان بەرزانی و دەسەڵاتدارێتی بنەماڵەیی یەکێتی و پارتی و حیزبەکانی کەی گۆڕان و نەوەی نوێ و ئیسلامیەکان هاتوونەتە دەرەوە ڕاستەکەی بۆیە دەریای ئیجیان بڕیوە ڕێگای یۆنانیان بردی ڕیوە ڕێگای ئاوی نێوان تورکیا و وڵاتانی کەیان بڕیوە بە چوپ و ترسی غەرقبوونی نێوان فەڕەنسا و بەریتانیان بڕیوە پارەیەکی زۆر قەرزکردنی خێزانیان سەرف کردووە بۆیە تووڕن لەو دەسەڵاتە بە تایبەتی دەسەڵاتداران کوڕەکانی خۆیان بەبێ ئەوەی ئارەق برێژن تازەترین سیارە گەورەترین خان و سەرفکردنی پارە و دۆڕانی لە قومار و لە سەرفکردنی لە بازرگانی جۆرا و جۆر و سەرفکردنی بۆ وڵاتانی جۆرا جۆر بۆیە ئەم گەنجانە ئەم لاوانە ئەم نەوە نوێیە هەموو ئەم واقعەتانە ئەبینن کە ئەو دەسەڵاتە ئەگەر لە کوردستانە سەرکوت بکرێن و ڕێیان پێنێرێ و چاوترسێن بکرێن و زیندان بکرێن ئەوە لە دەرەوە ئازادن بۆ ئەوەی کە لە هەر شوێنێ ئەمانە دەرکەون بتوانن ڕێگەیان پێ بگرن و بە تووڕێیەوە ڕوبەڕوویان بنەوە و شعاری دژیان بن و تەنیا نەک شعاریش بە دژیەوان ئەو حکومەت و دەسەڵاتدارانەی کە لەگەڵیانە دانیشن ڕوبەڕوویانە بنەوە ئەم ڕوبەڕووبوونەوانە تەنیا هە لە بەریتانیانە کە یەخانەگرن لە وڵاتەکانی کەنەدا بەلژیکا سوید حتا ئوسترالیا وڵاتانی جۆرا و جۆر یەخەی ئەم دەسەڵاتدارانە کە ڕووەکەنە دەرەوە چی لە ئاستی حکومەتا چی لە ئاستی مەسئولینی حیزبەکانیانە هی پارتی و یەکێتی دەرەکەون لە هەر وڵاتێکە خەڵکی خەیانەگرێ و بۆ دیفاع لە خواست و ئازادیەکانی خەڵک بۆ دەسەڵگرتن لە سەرکوتی خەڵک بۆ دیفاع لە زیندانیانی بادینان ئێستا هەیە بۆ بەدژی ئەو فەساد و گەندەڵی و شتانەی کە ڕۆژانە لە میدیاکانەوەی بینی هەر دوێنێ ببینە میدیاکان چی ئەڵێ لەسەر مەسەلەی دەسەڵاتی یەکێتی و پارتی کە لە ناوچەکانیانە چۆن قۆرخی کۆمپانیا و ئەرز و خان و ئەمانیان کردووە ئەمانە هەمووی لەسەر حسابی خەڵکەکەن چی بەم بازرگانیە کەیەنە دەرەوە چی لە ناوخۆشە دەستی دەوڵەتی تورکیا و ئێران و حتا حکومەتی مەرکەزیش ئەگرن بۆ زۆر کۆمپانی یان ئەو پارە و حسانەی کە لە حکومەتی عێراق وەرەگیرێ چەنی بە بندیوار و چەنی بە دزی و چەنی بە مەسئول بە ملیۆن بۆ ئەندام پەرلەمان و خانەنشینکردنی سەرانی حیزبەکان و ئەندامانی حیزبەکانیان بووە بەڵام لەو لاوە خەڵک بۆ نانێ محتاجە لەو لاوە خەڵک لە پاڵ کۆشی هەور بڕا خانووی تەنەکە و خانووی گڵ هەیە کە پیان ڕەوا نابینین بە زیادە ڕە و ناویانە بن و تێکی ئەیان بۆیە ئەم کورزمانانەی دەرەوە کە لە دەرەوەن ئەگەر لە ناوە هیچیان پێ نەکرێەوە تا لێرە ئەتوان یەخەیان بگرن و نێڵن بە شێوەیەک سەر دەربێن و بە ناوی خەڵکی کوردستانەوە بێن هاتوچۆ بکەن و ساد و سەودای بازرگانی و سیاسی بکات. نوری بەشیر لە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لە ڕێکخراوی بەریتانیاوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدەین. سپاس بۆ ئێوەش. ئازیزانەوەی گوێبیستی بوون چاوپەکەوتنە بوو لەگەڵ نوری بەشیر سەبارەت بەو خۆپشاندانی لە بەرامبەر سەردانی نێچیروان بەرزانی سەرۆکی هەرێم بۆ لەندەن ئەنجامدرا بوو وچانێکی تر دەدەین و پاشان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بەرنامەیەکی ترمان بۆ ئامادەکردوون لەگەڵ جەمال ئەیوب وچانێک و دێنەوە لاتە.
هازیزان تا کاتی هەڵبژاردنەکانی عێراق واتە دەی ئۆکتۆبەر هەفتانە لە پێشنگ تیڤیەوە لایەنێکی هەڵبژاردنەکانی عێراق تاوتێ دەکەین. ئەمڕۆژ لەگەڵ جەمال ئەیوب لە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقەوە تاوتۆی چەند لایەنێکی تری ئەم هەڵبژاردنە دەکەین. جەمال ئەیوب ئێوارەت باش و سپاس کە توانیت لەگەڵمان بیت لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا. سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق دەمە بپرسم کە چەندێک دۆخێکی ئازاد کەشوهەوایەکی ئازاد لەبارە بۆ ئەوەی کە لە عێراقدا هەڵبژاردنێکی ئازادانی تێ ئەنجام بدرێت. سەرەتا زۆر سپاس هاوڕێدنار بۆ ئەم شاو پێکەوتنە، سپاس بۆ تۆ و سپاسش بۆ بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤی. بەڕاستی باس لەسەر هەڵبژاردن قسەوا زۆر هەڵەگرێ. من ئەمێ هەر لە سەرەتاوە بە دێر لەسەر ئەوەی کە دەی ئۆکتۆبەر قەرارە هەڵبژاردن بکرێ. لەم هەڵبژاردنەیە وا دەرەکەوێت کە حیزبەکان یا هاوپەیمانیانەکان بۆ خوان خۆ ئامادەکردنان بۆ هەڵبژاردن 21 هاوپەیمانی 167 حیزب و لایەنی سیاسی و عەشایەری 3249 پاڵێورایان تەقدیم کردەوە بۆ هەڵبژاردنەکە کە بڕیارە 329 کورسی بێنن یا بۆ 329 کورسی هەڵبژاردن بکەن لە 83 بازنەی هەڵبژاردنە لە عێراقا. لەم ژمارانە 1501 کەسیان سەر بە لیستی حیزبەکانن، 789 کەسیان وەک کەسانی مستەقیل خوان هەڵبژاردووە و 950 کەسیان ئافرەتە. بڕیارە 25 ملیۆن کەس بەشداری هەڵبژاردن کە بەڵام بۆ ناچێ تا ئێستا ئامادەکاری بۆ بایۆمێتری کارتی بایۆمێتری کە ئامادەکرێ بۆ ڕۆژی دەنگدان بۆ ئەم 25 ملیۆنە ئامادە کراوێ. نزیکەی تا 12 ملیۆن کەس ئەم کارتانی بەرکەوتووە بۆش ناچێ ئەم ژمارە بچێتە سەر، چونکو سەرەتا ڕێگری زۆرە لە بەردەم ئەوەی کە هەڵبژاردن بۆی نەزیک بێ ئەبێم کارتی بایۆمێتریانە دابەشکرێ. بەڵام معلومە هیچ کاتێک هەڵبژاردن عێراقا نەزیک نەبووە ناشتوانێت بە نەزاهەتی بڕاتە ڕێوە، بۆیە ڕێگری زۆرە ئەگەر ئەم کارتانش فەشار نەکرێتەوە. ئەگەر بینەوە بیری خۆمان 2018 هەڵبژاردن بوو نسبەی بەشداربوو لە هەڵبژاردنەکانی 2018 لە 184 بوو. بە پێی داتاکان پێشبینیەکان بواچێ نسبەی بەشداربوو لە هەڵبژاردننی ئەم جارەیە زۆر لەوە کەمتر بێ لە 170 ینی لە هەڵبژاردننی 2018 لە 170 ئاسی ڕێژەی بەشداربووان کەمی کرد بوو بە 44 بواچێ ئەم جارش بەو نسبەیە زیاترش لەوە ئاسی هەڵبژاردن دابەزێ کە نەگاتە لە 180. چکو ڕێگری زۆرە لە بەردەم ئەوەی کە خەڵک بتوانێت لەم بەشداری بکە کە خەڵک خۆی بایکۆتێکە ئۆتۆماتیک بایکۆت مەدێکی یا ڕوتێکی بەقوتە لە بەردەم نەچوون بە سنەخەکانی دەنگدان. کەشوهەوای ئێسای عێراق بەڕاستی لەباری سیاسی ئابووری و ئەمنی زۆر خراپە، لەبار نییە خەڵک ئومێدیان نییە بە هەڵبژاردن، ئومێدیان نییە بەم حیزب و دەسەڵاتە و ئومێدیان بۆ نییە ئاڵوگۆڕێکی سیاسی پێش بێ لەم هەڵبژاردنەیە. من ئەمڕۆ کەناڵی ڕوودا و سەرژمێریەکی کردبوو کە 100,000 کەس بەشداری تیا کردبوو. پرسیارەکەەوە بوو هەڵبژاردننی ئایندە ئەتوانی ئاڵوگۆڕێک دروستکە لە هەلومەرزی سیاسی عێراقا. 100,000 کەس بەشداری کردو 80,000 کەس بە نەخێر وەڵامیان داوەتەوە کە هیچ ئاڵوگۆڕێک دروست نابێ و 20,000 کەس پیان وایە کە ئاڵوگۆڕ دووسەرێ. بۆیە ناومێدی زۆر بەڕاستی بە هەڵبژاردن و خەڵک بەم دەلیلە ناچێت بۆ هەڵبژاردن و کەشوهەوای هەڵبژاردن زۆر لە ئاستێکی نزمایە. بەڵام قسەیتر دەکرێت سەبارەت بە دۆخی سیاسی لە عێراق دەوترکە وڵاتێکی تەوەفقیە لایەنەکان بە ڕێکەوتن دەوڵەت دەبن بەڕێوە. پرسیارێک دێتە پێشەوە کە ئەو وەختە جێگەوڕێگەی هەڵبژاردن لە دۆخێکی وەهادا کە لەسەر بنامای ڕێکەوتن دەوڵەت ببێ بەڕێوە هەڵبژاردن چ جێگەوڕێگەیەکی دەبێت؟ پێم خۆشەوە بڵێم کە ئەوەی کە لە بیدایە وتم کە 21 هاوپەیمانی لەم هەڵبژاردنە بەشداریەکەن زۆربەی ئەم هاوپەیمانیانە هەموو ئەو میلیشیا چەکدارانن کە ئێستا بارن بەسەر خەڵکەوە لە کوشتن و لە بڕین و لە تیرۆرکردن و لە ئازاردان و لە ئەشکەنجەدان و لە سەرکوتی تەزاوراتی خەڵکە دەستیانەیە.
مەبەستم وەیە ئەم میلیشیانە جارێکیکە دێنەوە یعنی لە دەسەڵاتە لە ڕێگای پەرلەمانەوە کورسی دەسەڵاتی خۆیان تامین بکەم بۆیە هەڵبژاردن ئەنجامەکەی هەرچیەک بێ تەوافقات سەرنجام ئەتوانێت بیباتەوە و هیچ ئەحزابی کوردی لە کوردستانە ئامادە نین مەزان لەوەی کە پێشووتر هەیەیان بۆ کەمتر وەربگرن و ئەمە لە ئایندەی هەڵبژاردنەکانی عێراق شابێ ڕەنگ داتەوە ئەحزابی میلیشیایی ئامادە نین لەوەی کە کەمتر هەیەیان بۆ لەوە پێر لە دەورەی ڕابردووە بەدەستی بێننەوە جا بە چەک بێ بەهێز بێ بە هەر شتێک بێ نەتیجە شتێک نییە ناوی هەڵبژاردن بەڕاستی نەتیجە هەر ئەبێتەوە تەوافقات و هەر ئەبێتەوە ئەوەی کە ئەکرێ و ئەو سیناوەی کە بەڕێوە ئابرێ زیاتر ڕوخسارێکە ڕووکەشێکە بۆ دانی سیمایەک لە دیموکراسی گوایە ئەمە لە ڕێگای دەنجی خەڵکەوە دەوڵەت حکوومەتێکی تازە دروست دەکاتەوە ئەگەر نا هیچ ئومێدێک نییە بۆی تەوافقات لا ببرێ تەوافقات هەر ئەمێنێ و حکوومەتی تەوافقاتی هەر ئەمێنێ و میلیشیاکانش باڵا دەستن لەم بێنەوبەرەیە ئاماژەتان بۆەوەدا کە پێ ئەچێت ڕێژەی بەشداربووانی خەڵکی و بەجێ لە ئێوەش دەستگە ڕاگەیانەکەن زۆر لایەنتر ئاماژان بۆ کردووە کە پێ دەچێت ڕێژەی بایکۆت یەکجار زۆر بێت ئامادەیەکی کەم هەیە لە نێو خەڵکیدا کە بەشداری لە هەڵبژاردنەدا بکەن پرسیار ئەوەیە کە ئەگەر ئەبێ ئومێدی زۆرە لە بەرامبەر هەڵبژاردنە هەبێت و خەڵکیش ناڕازی بێت چی ڕێگەیەکی تر چی ئەڵتەرناتیڤێکتر لە بەردەم خەڵکیدا هەیە بۆ ئاڵوگۆڕ لە کۆمەڵگەی عێراقدا سەرەتا من ئەوە بڵێم نەچوونی خەڵک بەڕاستی وەڵامێکە ینی نیشانەیەکی گەورەیە بەوەی کە خەڵک ناڕازیە لەم دەسەڵاتە خەڵک قوربانی زۆریدا ناڕزایەتی زۆری کرد و خۆپشاندانی کرد و لە ساحەی تەحویل کۆ بووە بە دەیان ڕۆژ و چەندین مانگ خۆپشاندان و مانگرتن ناڕزایەتەکان درێژەی بوو مەبەستمایە خەڵک ڕۆژانە ئەو کاراکە و ڕۆژانە دێتە سەر جادە و ڕۆژانە ناڕزایەتەکانی خۆی باتە پیشەوە بەڵام بەڕاستی جگە لە نەچوون بۆ هەڵبژاردن خەڵک ئەبێ بەڕاستی خەباتون ناڕزایەتەکانی خۆیان هەم درێژە پێ بدەن هەم ڕێکخراو بکەن و هەم بیبەنە حاڵەتی تەعەڕوزیەوە ینی ئەبێ خەڵک ترتەوا و بگاتە ئەو قەناعەتی ئەو باوەڕێی کە ئەم دەسەڵاتە بە هیچ شتێک لا ناچێت بە غێری ئەوەی کە هێز و ئیرادەی پۆڵایینی خەڵک ئەبێ لای بەرێ و بۆ ئەمەش ئەبێ خەڵک خۆی ئامادە بکە خۆی ڕێکخراوکە و بە هێز و تونێکی توانایەکی تونەوە بێتە مەیدان و ئەم دەسەڵاتە هەڵپێچێ ئەگەر نابڕاستی ئەگەر تەماشایەکی وەزعەتی سیاسی عێراقکەی فەقر و فەلا برسێتی و هەژاری و بێکاری و قەرز و ئەمانە بنبینی بە کۆمەڵگای عێراق کردووە بە پێی ئامارێک 160 میلیارد دلار عێراق قەرزایە بە وڵاتان لە کاتێکە بەس سایە و سەرمایی سەرۆک حیزبەکان و میلیشیاکان لە عێراق و کوردستانە دە کەسیان لەمانە 200 میلیارد دلارە یعنی هەر ئەمانە سامانەکەی بەرزانی و مالیکی بەتەنیا 100 میلیارد دلارە مەوەسمە ئەمانە ئامادەنین لەمە بێنە خوارەوە و ئامادەنین لەم سامان و سەرەتی خۆیان کەمکەنەوە بۆیان نەتیجە خەڵکە بێ دەست بەرێ بۆ خۆپشاندان و ناڕزایەتی و خۆی ڕێکخراوکە و پەلاماری ئەم دەسەڵاتە بدە و ئەم دەسەڵاتە بڕخێنێ ئەگەر نا هەڵبژاردن و ناش بۆ هەڵبژاردن ناتوانێت ئاڵوگۆڕێکی ڕیشەیی پێکبێنە لە عێراقا. جەمالایی زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆم فرسەتە دەستا خۆش بێ. ئازیزان لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ هەر شاد و سەرکەوتوو بن.